بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لێرەوە گەرمترین پیرۆزباییتان بە بۆنی سەری ساڵی کۆچیەوە کە دەکات 1442 لێتان پیرۆز دەکەین بۆ هیوایی کە ئەم ساڵ وەرچەرخانێکی باش بە تایبەتی بۆ خەڵکی موسڵمان و بە تایبەتی هەرێمی کوردستانیش بێت. ئەمڕۆ لە خزمەتانان بۆ پێشکردنی بەنامەیەکی تری پەیامی ڕۆژ کە لە سێ بڕگە پێکات و ئەمڕۆژ دیارە تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە لەم سەردەمەدا چۆن بژین میوانێکی تایبەتمان دەبێت لا چەمچەماڵەوە و تەوەری دووەممان بابەتێکی تەکنۆلۆژیا و زانیاریە چۆن خۆمان لە هاککردن بپارێزین کە دیارە هاک لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو کاتێک ئەوانەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێهێنن لە مەترسی هاککردندان بابزانین چۆن خۆمان لە هاککردن دەپارێزین. تەوەری سێمیش کە دیارە ئەمڕۆ سەری ساڵی کۆچیە دەمانوێت بزانین پەیامەکانی کۆچ لە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاریدا چین. میوانێکی تایبەتیشمان دەبێت لەو بارەوە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین کە ئەمە سێ تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ چەند ڕاپۆرت و زانیاریە کە بۆمان ئامادە کردوون. دەستپێکی هەموو ڕۆژێکمان دەچینە لای پێشبینی کەشوهەوا بزانین ئەمڕۆ کەشوهەوای شار و شارچەکانی هەرێمی کوردستان چۆنە.
بە بۆنەی سەری ساڵی کۆچیەوە دەچینە لای سرودێک با پێکەوە گوێبیستیە و سرودە بین. دووبارە و هەزار بارە سەری ساڵی کۆچی لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی هەرێمی کوردستان پیرۆز بێت بۆ هیوایی کە ئەم سەری ساڵمان لێ ببێتە ساڵێکی پڕبەرەکەت و کۆتایی هاتن بە هەموو ئەو ناکۆکی و نائارامی و نەخۆشی و بەڵایی کە لە وڵاتەکەمان و بە تایبەتی لە هەموو جیهانیشدا هەیە. بینەرانی عزیز دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەرەوەی لەم سەردەمەدا چۆن بژین کە دیارە لەگەڵ مامۆستا ئەحمەد قەرەتامۆری زانای ئاینی لە چەمچەماڵەوە میوانم دەبێت. مامۆستا گیان ئەگەر گوێت لە منە سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش دەمەوێت لەوێ بپرسم لەم سەردەمەدا ئێمە دەبێت چۆن بژین. دیارە لەم ڕۆدا کە زۆر جار کاتێکی گوێبیستی خەڵکی قەدیمی خۆمان دەبین باز لەوە دەکەن ئێستا احترامی گەورە و بچووک نەماوە، ئێستا بە جۆرێک ژیان شێواوە کە سترجم کایە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و تەنانەت زۆر بابەتی دیکەش هەمووی شێواوە بەسەر یەکە وەکو ژیانی ڕابردوو نییە. بۆیە دەبێت ئەوەش بزانین کە ئایا لەم سەردەمەدا کە ئێستا هەین چۆن بژین بە تایبەتی کەمتر خەڵک یا بەگشتی سیستەمی ژیان پەنابردنە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و لەسەر ڕێچکەی ئاینی ئیسلام بەڕێوە دەچێت. بۆیە گرنگە لەم سەردەمەدا ئێمە بزانین چۆن دەژین. دیارە منیش دەمەوێت لەسەرم بابەتە لەگەڵ زانایەکی ئاینی کە لە چەمچەماڵەوە میوانم دەبێت قسە و گفتوگۆی زیاتر بکەم کەویش مامۆستا بەڕێز مامۆستا ئەحمەد قەرەتامۆری زانای ئاینیە لە چەمچەماڵ. مامۆستا گیان ئەگەر گوێت لە منە دیارە دەنگی من ناگاتە لای میوانەکەم لە چەمچەماڵەوە هەمانە وەک ئاماژەم پێکرد تەوەریەکەمان لەسەر ئەوەیە کە لەم سەردەمەدا چۆن بژین و تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر چۆنیەتی خۆپارێزی لە هاککردن و تەوەری کۆتایی بەرنامەشمان کامڕۆ سەری ساڵی کۆچیە دەمانێت بزانین پەیامەکانی کۆچ لە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاریدا چۆنە چونکە دیارە کۆچ هەندێک پەیامی پڕبەرەکەت و بە حکمەتی تێدا بووە و ئەمڕۆکەش جیهان و بە تایبەتی خەڵکی خۆمان هەرێمی کوردستان گیرۆدەی ستەمکاریەکانی دەسەڵاتن. بۆیە پێویستە ئێمەی مسلمان سوود لە حکمەتەکانی کۆچ وەرگرین کە دیارەیەکە لە پەیامە سەرەکیەکانی کۆچ ئەوە بووە چۆن ڕوبەڕووی ستەمکاری دەبنەوە. بۆیە دیارە تاو کاتێککە میوانەکەی چەمچەماڵم ئامادە دەبێت دەچمە لای راپۆرتێک لەسەرەوەی کە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان خەڵاتی یەکەمەکانی ناوچەکەی کردووە. دەچمە لای ئەو راپۆرتە کە پەیامنێرمان ئازاد و مراوی بۆی ئامادەکردن دواتر دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا ئەمڕۆ هەستاین بە خەڵاتکردنی ئەو قوتابیانەیە کە لە سنووری خەلیفان کۆنمریان لە نۆهات بەرەوسەر بووە. ژمارەی قوتابیانەش 21 قوتابی بوو. ئێمە وەکو ئەرکێک بە پێویستمان زانی کە ئەو قوتابیانە بانگیێرە بکەین و خەڵاتیان بکەین. سەرەتا سوپاسی یەکە بێ کە دەستی یەکە بێ کە مامۆستایانی قوتابخانەکەم دەکەم زۆر سوپاسیان دەکەم. دواتر داک و باوکم کە وەکو هیمەتێک وەکو سەربازێکی ون لەم جەنگەدا لە پشتم بوون بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم. دواتر ئەوەی سوپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەم کە وەکو دەست پێشخەریەک توانیان
خەڵات و پێزانی خوێن نمرم 97.6 و هەمووی هیمەت و خوێنێشی یەکجار زۆری لە پشتا بەڕاستی ئەم نمرە بەرزار لە خۆیەوە ناهێت. سەرەتا بە ناوی خدای گەورە و میهرەبان من ناوم سکاڵام تاڵیب ڕەسوول ئەم ساڵی کەم ساڵم بوو لە پۆلی 12 لە ئامادەی دواڕۆژی ناحکومی سوپاسی دایک و باوکم ئەەکەم و سوپاسی مامۆستاکانم و هاوکاران و هاوڕێیانم ئەەکەم کە توانیم ئەم نمرە بەرزە بەدەست بێنم و سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیش ئەەکەم کە بە پێشکەشکردنی ئەو دیاریانە و هاوکارێکی باش مامون. 95.6 بوو زۆر تێکۆشان و شەونخۆنی و هەوڵ و ماندووبوون و ماندووبوونێکی زۆر بڕاستی زۆر پێوە ماندوو بووین والحەمدولله دەرەزێکی بەرزمان هەن. سەرەتا بە خێراتین جەنابتانەکەم کۆی گشتی نمرەکانم 91 و ڕاستیە بە ماندووبوونێکی زۆر دەستمان پێکرد زۆری شەڵ و تێکۆشانماندا و لە کۆتاییدا سوپاسی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفانەکەین و بەڕاستی کارێکی جوانیان بۆ قوتابیان کرد ئەوە هانی تەڵەبە زیاترەدا بۆ ئەوەی هەڵی تۆکۆشان بەدەست بێن بۆ ئەوەی زیاتر تەڵەبە هان بدرێتن. چۆن لەم سەردەمەدا بژین لەسەر ئەم بابەتە میوانەکەم لە چەمچەماڵەوە ئامادەیە بەڕێز مامۆستا ئەحمەد قەرەتامۆری زانایانی مامۆستایان سپاس بۆ دەرفەتە یەکەم پرسیارمەوەیە ئامانج لەوەی کە دەڵێن چۆن لەم سەردەمەدا دەبێ بژین لە چه ڕوویەکەوەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن صار بسيرته إلى يوم الدين يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. سرتا صلاوي خوي گەورە لە جەنابتان بێت و پاشانەتێک ڕای بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. لەسەر پرسیارەکەی جەنابێت چۆن لەم سەردەمەیە بژین بەبێ گومان ئێمە کەوتونێتە سەردەم و زروفێکە و قەدەری خوای تەعالا بەو شێوازەیە کە سەردەم و زروفێکی زۆر ئاڵۆزە کە ژیان تێیدا زۆر ئاڵۆز بووە کە سەردەمی خراپەکاری زۆڵم و ستەم ڕیا و ڕیابازی و ڕووپامایی و بێباوەڕی و بێدینی و تێک ڕای ئەو خراپەکاریانەی کە لە سەردەم و زروفی زۆر ڕابردووش نەڵێن لە سەردەم و زروفی با و باپیرانی خۆشماندا زۆر شتێکی دەگمەن بوو ئەوەی کە ئێستا لەم سەردەمەیە ڕوو ئەدا کە لەو سەردەمەیە ڕوویدا بێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی بۆ فەرمووە کە وەسێتی بۆ ئێمە کردووە کە ئێوە دەکەونە سەردەم و زروفێکەوە کە خراپەکاری کە تاوان کە گوناح بە هەموو جۆرەکانی بە هەموو ڕەنگەکانی بە هەموو شێوازەکانی ڕووتان تێئەکا کە ئەو گوناح و تاوان و مەعسیەتانە کە ژیانتان دەخوا چونکە هەر شتێکە زەرەری هەبێ بۆ دین دوژمنایەتی دین بکە ئەو جار دوا بە دوای ئەوە ژیانی دنیاش لەو ئینسانە تاڵەکە ئەفەرمێ وریای خۆتان من لە دین و ئیمانتان بپارێزن هەتاوەکو دەفەرمێ وا بەسەر خەڵکی دادێ کە تاقی بەیانەکەی باوەڕدارە تاقی ئێوارەکەی بێ باوەڕە یعنی تەقەلوب ڕوو ئەدا لە ژیانی ئیمانداران و لە ژیانی خەڵکدا بە شێوی گشتی تەماشا دەکەین لەو سەردەم و زروفەیە جگە لە سەردەمی ئیمانیەکە جگە لەسەر ئیمانەکە ئەو شتانەی دیکەش کە لە دەوروبەرمانە سیاست ئیقتیسادی تێکڕای بابەتەکانی دیکە زۆر بە سەریعی و بە خێرایی تەقەلوب و گۆڕانکاری تێدا ڕوو ئەدا بۆیە ئێمە خوای تەعالا خوا سبحانه وتعالى کەتەلۆکی حیاتی بۆماندا بەزاندوو کە قورئانی پیرۆزە ئاگادارمان ئەکاتەوە ڕێنمایی تەواوی بۆمانداناوە چۆن لەم ژیانەدا بە سەرکەوتوانە بژین چونکە بە حەقیقەت ئەگەر ئینسان لەم کاتەیە وریان نەبێ دنیا و قیامەتی دەدۆڕێنێ. اینجا من لە خزمە جەنابتانە سێ خاڵی سەرەکی باسەکەم دوایی بە کورتیش کە ئەم سێ خاڵە تەفسیر و مەعنا و هەڵیانجراوی سوورەتی ئەلعەسرە کە خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە بۆمانی باس کردووە کە ئەم سێ خاڵە بکەینە بنەمای ژیانمان هەتاوەکو سەرکەوتوو بین. خاڵی یەکەم
ئەوەیە کە ئێمە مسلمان ئەبێ وریابین لەو سەردەمەیە بۆ ئەوەی کە سەرکەوتوو بین هەم لە دنیامان هەم لە قیامەتمان چونکە ئەگەر ئینسان لە دنیای سەرکەوتوو بێ لە قیامەتی سەرکەوتوو ئەبێ ئەگەر ئینسان لە دنیای سەرکەوتوو نەبێ لە قیامەتیشان سەرکەوتوو نابێ سەرکەوتوو مەبەستم پێی ئەوە نییە کە ئینسان پارە و دینار و دۆلار و قەسر و قسووری هەبێ ئەوە پێی بوترێ سەرکەوتوو بۆیە خاڵی یەکەم بۆ ئەوەی کە ئێمە لەم سەردەمە جەنجاڵەیە لەم ژیانە جەنجاڵەیە بتوانین سەرکەوتوانە بژین مامۆسای بەڕێز ئەوەیە کە ڕۆحمان بزانین بەچی ئاسوودە دەبێ ڕۆحمان ئاسوودەکەین تەبعەن گەورەترین گرفت کە ئێستا لەناو کۆمەلگای ئێمە و تێکڕای کۆمەلگاکانی دیکەدا و وڵاتانی ئەوروپی بەتایبەتر بریتیە لە ئاسوودەنەبوونی ڕۆح لە کاتێکا کە ئێمە وا دەزانین کە ڕۆح تەنها بە مادە بەو شتانەی کە لە دەوروبەر ئەبیندرێ بەو شتە حیسیانەی کە چاو تەماشای دەکا کە بەدەست هەستی پێ دەکرێ بەوانە ڕۆح و دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەبێت کە ئەمە لە ئەساس داوانیە لە ئەساسدا ڕۆحی ئینسان بەوە ئاسوودە نابێ و ئێمە بۆ ئەوەی کە بتوانین ژیانێکی سەرکەوتوانەمان هەبێ ئەبێ سەرەتا لە ڕۆحمانەوە دەست پێ بکەین ڕۆحمان بزانین بەچی ئاسوودە دەبێت تەماشای پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم کاتێکە غەم و پەژارێک ڕووی تێ دەکا کاتێکە دنیا بێتاقەتی دەکات چونکە دنیا ژیانی دنیا مرۆڤ بێتاقەت ئەکا ئەنا دین ئینسان بێتاقەت ناکە بەڵام ژیانی دنیا تەبیعەتی وایە ئینسان بێتاقەت ئەبێ پێی ئینسان غەمبار ئەبێ پێی کاتێککە بێتاقەت ئەبوو بە بیلای دەفەرموو کە مؤەذینی پێغەمبەری خوا بۆ عەلەیهی سەڵات وەسەلام ئەیفەرموو ئەریحنا یا بیلال ئەی بیلال هەستە بانگێ بدە با دڵ و دەروونمان ئاسوودە بێ واتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکردنی نوێژ و گوێگرتن لە بانگ و قورئان خوێندن و زیکری خوا کە ئەمانە تێکڕای دەگرێتەوە دڵ و دەرونی ئاسوودە دەکرد دڵ و دەرونی ئارام دەبوو کەواتە یەکەم شتێک کە ئێمە بمانەوێت بە سەرکەوتوانە بژین ئەوەیە کە بزانین دەروونمان بەچی ئاسوودە دەبێ ئەویش بە زیکری خوای گەورە میهرەبانە یەکەم جار دەبێ ڕۆحمان ئاسوودەکەین ئەو کاتە ژیانێکی سەرکەوتومان ئەبێ هەموو بنەماکانی تری ژیان هەموو کۆڵەکەکانی دیکە لەسەر ڕۆح و دەرونی ئینسانەوە پەیدا دەبێ ئەوش بریتیە لەوەی کە ئینسان ئەگەر بێ سەرکەوتوو بێ ئەبێ ڕۆح و دڵ و دەرونی ئاسوودە بێ ئەوش بەکردنی زیکر و یادی خوای گەورە میهرەبان و پەیوەندیەکی تند و تۆڵمان لەگەڵ خوای گەورە میهرەبانە پتە بکەین ئەمە خاڵێکی زۆر ئەساسیە چونکە بە حقیقت دەبینی لە زۆربەی لە وڵاتان بەتایبەت ئەو وڵاتانەی کە بێباوەڕن و بەداخەوە بەشێکی لە وڵاتە کۆمەڵە کەسانێکی لە وڵاتی خۆمان کەسانێک بە خواردنەوەی مەشروباتە حرامەکان و پاشان بە خۆخەریکردن بە کۆمەڵی یاری ئەلکترۆنیاتەوە کە ئەمانەیش ناڵێم لە ڕیزی ئەواندا لە حرام کراوەکان بەڵام هۆکارە بۆ ئەوی کە ئینسان بەرەو خراپەکاری و جیابوونەوە و کێشە و مەشاکیل و نەخۆشی دەرونی بەرێ بەمانەوە ئینسان زۆر جار خۆی ماندوو دەکا خۆی خەریک دەکا لە پێنا ئەوەی کە ئاسوودە بێ بەڵام دەبینی لە ئەنجامیشدا ئاسوودە نابێ لە ئەنجامیشدا ئاسوودە نابێت چونکە ئەکرێ بۆ مدەیەکی کەم بۆ ماوەکی کەم ئاسوودە بێ بەڵام لە ئەنجامدا کێشە و مەشاکلی زیادی بۆ دروست ئەبێ ئەگەر تەماشای بکەین ئێمە جەنابی مامۆستا پێش ئەم قەیرانەی کە ئێستا لە کوردستانە دروست بوو و ئێستاش و دواتریش دەبینی لەناو کۆمەلگایە نەخۆشی دەرونی زۆر پەیدا بووە و پاشان جیابوونەوەی هاوسەران زۆر پەیدا بووە کێشەی ئائیلی لە نێوان ئائیلەکاندا زۆر پەیدا بووە کێشەی سیاسی و ئیقتیسادی لە وڵاتمانە زۆر دروست بووە ئەمە هۆکارەکەی چییە لە کاتێکە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئینسان پەیوەندی بینی خۆی و خوا ڕێک نەخا ئەمانە دروست ئەبێ بۆیە ئەبێ ئێمە ڕۆحمان پێویستی بە خۆراکە ئەو خۆراکەیش بریتیە لە ناسینی خوا بۆیە وڵاتانی زلهێز بێ باوەڕان هەوڵ ئەدەن بۆ ئەوەی کە ڕۆحمان کە دەروونمان وێران بکەن بەهێنانی ئەو شتانەی کە دڵ و دەرونی ئینسانەکان وێران دەکات لە کاتێکە کە ئینسان لە ڕابردووە بەشێک لەو کەسانی کە قابلیەتی ئەوە نەبوون چونکە ئەم ئیقتیسادی کە ئێستا دروست بووە ئەم قەیرانە بەهۆی ئەو زوڵ مستەمەوە بوو یعنی لە بەلاش هەموو مانگێک 2 ملیۆن و 3 ملیۆن دیناری وەرئەگر خۆشی نەیەزانی بۆ وەریئەگرێ ئایا ئەمە لە کوردایەتیەتی وەریئەگرێ لە چاکیەتیە لە خزمەتگوزاریە لە پیاوەتیەتی یان لە غەدر و خیانەتە بەرامبەر بە میلەتەکەی ئەوە هۆکارە ئەو بەلێشاو پارەدانەی پێی ئەو بەلێشاوکردنەوەی بۆی ئەوە بوو ئەوەیە کە دڵ و دەرونی وێرانکە بکەوێتە ژیانێکەوە حیاتێکەوە کە خۆشی نەزانێ لەو سەرۆ چۆن سەردەر دەکە و ئێستاکەیش کە ئاوا گیراوەتەوە ئەو
لێشاوی ڕابردووکە گیراوەتەوە تەبان حەقی خۆیەتی ئەوانە کە حەقی خۆیانە کە مستحقی ئەو بابەتەن و کە موچە و مەعاش و بودجەی تایبەتیان هەبێ بەڵام بەهۆی مەبەسمان ئەو زوڵ مستەمەیە کە لە ڕابردووە وەری ئەگردووکە ئێستا لێی نییە ئەویش بۆ وێرانکردنی دڵ و دەروون و نەمانی ئیمانەتی کە لە ناخیا کە دڵ و دەرونی وێران بێ بۆیە خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە لە ژیانی دنیامانە سەرکەوتوانە بژین ئەبێ ڕۆحمان ئاسوودە بێ خاڵی دووهەم ئەوەیە کە تەماشای ئەوە نەکەین کە چاولێکەری پەرژێن بێ لە ڕووی جەنابتان و تێکڕای بیسەدار و بیران چاولێکەری لە ژیانماندا هەبێ و لە ناخمانە بچەسبێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاگاداری ئێمەی کردوێتەوە لەوەی کە تەماشای یەکدی نەکەین لەوەی کە فڵانەکە چۆن ئەژێت چۆن ئەڕاتە ڕێوە چی ئەخوا چۆن ئەخەوێ هەتاوەکو ئێمە ژیانمان بمانێ وەکو ژیانی ئەو لێ بکەین چونکە بە حەقیقەت چاولێکەری و چاول تەقلیدکردن بووەتە هۆکارێک لە وڵاتی ئێمە دیسان شیرازەی خێزانەکان و کۆمەلگای تێکداوە تەماشا دەکەی عائیلەیەک شخصیت و کەسایەتی و مال و پارو هەموو شتێکی جیاوازێک کە ماڵێکی دیکەیە بەڵام ئەم ئێوەکو ئەو بژێ وەکو ئەو تەعاملکە بۆیە دیسان ئەووا لەو کەسە دەکا کە کێشە و مەشاکل و گرفتی بۆ دروستێ بۆیە خاڵی دووەم بە کورتی ئەوەیە کە ئێمە چاولێکەری ژیانمانە دروست نەبێ خاڵی سێهەم ئەوەیە کە ئێمە مسلمان ئاگاداری بین بۆ ئەوەی کە سەرکەوتوانە بژین لە ژیانماندا تەماشای پێشکەوتنەکانمان بکەین پێشکەوتن دیارە خوا سبحانه وتعالى ولا ڕووی شەرعەوە ڕێگری نەکراوە لەسەر ئەوەی کە ئینسان بێوێ لە ژیانی دنیای پێش بکەوێ اعتیادیە ئینسان هەموو ڕێگاکانی پێشکەوتن و سەرکەوتن بگرێتە بەر بەڵام لە سنووری شەرعا بێ بەڵام کام پێشکەوتن تەماشا دەکەین خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێ فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز ئەفەرمێ هەر کەسێ لە ئاگری جەهەنم ڕزگاری بێ و بچێتە ناو بەهەشتەوە فقد فاز ئەوە بردوویێتەوە سەرکەوتوو بووە خوا سبحانه وتعالى ئاماژەی بەوە فەرمووە کە سەرکەوتن و نەجاحەت و بردنەوە ئەوەیە کە ئێمە بردنەوە ڕاستەقینە لە ئاگری جەهەنم ڕزگارمانێ و بچینە بەهەشتەوە بۆیە کەواتە ئەگەر کەسێ هەوڵدا لە جەهەنم ڕزگاری بێ بچێتە بەهەشت ژیانی دنیاشی بە سەرکەوتوانە ئەباتە سەر چونکە ئێمە دنیا و قیامەتمان بەیەکەوە گرێ دراوە کەسێ ناکرێت بڵێ من دنیام بە کەیف خۆم ڕادەبێرن لە حرام و حەڵال تێکەڵ ئەکەم قیامەت بینی خۆم و خوا خۆ دڵەکەم سافە بۆ خوا نەشتیوا لە شەرعانیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ئینسانی ئیماندار ئەبێت دنیا و قیامەتی گرێدا بەیەکەوە چۆن خەمی قیامەتێتی ساغیکە ئەو کاتیش ئەبێت لە دنیاشی ڕێکە چاکە پاکە ئەو کاتە سەرکەوتەوە بۆیە ئێمە کارێ بکەین کە لە جەهەنەم قوتارمان بێ ڕزگارمان بێ خوا بۆ ئەوە ئێمەی داناوە لەسەر ئەم ڕووی زەمینە کە ئەو فەوزە عەزیمە بەدەست بهێنین ئەمە سێ خاڵی سەرەکی بووکە لە سەرەتای سەرکەوتنی ژیانمان و بنەمای حیاتی ژیانمان کە بمانەوێ سەرکەوتوو بین زۆر باشە ئەگەر بچینە سەر زۆر باشە مامۆستاجان دیارە بەداوای لێبردنەوە کارمان تەواو بووە زۆر سپاس بۆ وتەکانت سپاس بۆی کە میوانداریەکەت قبوڵ کردین بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و پاش ناوبڕەکە درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیا بن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین شەوی ڕابردوو خۆپیشاندان و ناڕزایی دژ بە هاتنە ناوەی بارهەڵگرە تورکیەکان لە زاخۆ ساز کرا و هێزەمنیەکانی پارتیش بە زەبری هێز بڵاویان بە خۆپیشاندانەکان پامنەری پەیام گواستیەوە دژ بە هاتنە ناوەی بارهەڵگرە تورکیەکان خەڵکێکی ناڕازی شاری زاخۆ بۆ خۆپیشاندانێک گەشتنە بەردەم دەروازەی سنووری ئیبراهیم خەلیل و هێزەمنیەکانیش بە زەبری هێز و تەقەکردن بڵاویان پێکرد ئامەد بریفکانی پامنێری پەیام ئاشکرای کرد بۆ هۆی توندوتیژی هێزەمنیەکان و کاردانەوەی خۆپیشاندەران لە هەردوو لا بریندار هەیە و کەش و هەوایەکی ئەمنی ئاڵۆز باڵی بەسەر قەزاکەدا کێشاوە خۆپیشاندانی خەڵکی زاخۆ بۆ هۆی هاتنە ناوەی بارهەڵگرە تورکیەکان بۆ ناو خاکی عراق و ڕێگەنەدان بە چوونە ناوەی بارهەڵگرە عێراقیەکان بووە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕەتی دەکاتەوە هیچ جۆرە پشکنینێک لە سنوورەکان بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل ئەنجام بدرێت و جەفت لەوەش دەکاتەوە ڕێگە نادەن هیچ ئۆتۆمبیلێک بەبێ بڕوانامەی COC هاوردە بکرێت لە ڕوونکردنەوەیەکدا وەزارەتی دارایی دەڵێت پێداگرن لەسەر جێبەجێکردنی بڕگەکانی بڕیاری ژمارە 45 ساڵی 2020 هاوبەش لە نێوان وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆ کە لە بەرژەوەندی گشتی و ڕێگریکردنە لە هاوردەکردنی ئۆتۆمبیلی خراپ و کوالەتینزم و پشکنینی پێشوەختە تەنها لەو وڵاتە دەکرێت کە ئۆتۆمبیلەکەی لێوە هاوردە کراوە با پێچەوانەوە ڕێگا نادەن لەم جۆرە پشکنینانە لە دەواازەکان ئەنجام بدرێت و ئۆتۆمبیل بەبێ بڕوانامی COC هاوردە بکرێت هەروەها ڕای دەگەێنن سەرجەمە و دەنگۆیانە باس لە ئەنجامدانی پشکنینی پێشوەختەی ئۆتۆمبیل لە دەواازەکان یاریمی کوردستان دەکەن ناڕاستن و دوورن لە ڕاستیەوە و هەر کەس هۆکاری بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە بێت ڕوبەڕووی یاسایی دەکەنەوە بەرەم ساڵە سەرۆکۆماری عێراق و محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە شاری سلێمانی کۆبوونەوە و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختیان تاوتوێ کرد بەپێی زانیاریەکانی پەیام دەنگۆی دروستکردنی لیستێکی هاوبەش لە نێوان کورد و سنە و شیعە هەیە کە بەرەم ساڵح و محەممەد حەلبوسی و مستەفا کازمی
کاراکتەری سەرەکین لەو لیستەدا و گومان دەکرێت سەردانەکەی حەلبوسیش بۆ سلێمانی بۆ تاوتوێکردنی دروستکردنی هەمان لیست بێت. بەپێی بڵاوکراوەی نووسینگەی سەرۆکایەتی کۆمار بەرهەم ساڵح و محەممەد حەلبوسی سەرۆک پەرلەمانی عراق باسییان لە بارودۆخی سیاسی و ئەمنی و خزمەتگوزاری کردووە و هەردوو لا جەختیان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەختی پاک کردووەتەوە وەک مافێکی نیشتیمانی و بنەمایەکی سەرەکی بەرەو چاکسازیەکی چاوەڕوان کراو. هەروە بەرگرنگیان زانیوە یاسای هەڵبژاردنەکان لەلایەن پەرلەمانەوە تاوتوێ بکرێت و ئاڕاستەی سەرۆکایەتی کۆمار بکرێت. ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان ژمارەیەک فتوای لەسەر بابەتەکانی تەندروستی لە هەرێم بڵاو کردەوە و ڕایگەیاند هەر دەرمانێک لە کوالەتی کۆنتترۆل دەرنەچوو بێت بەکارهێنانی بۆ نەخۆش حرامە. هەروە هەموو جۆرە ڕێککەوتنێکی نێوان پزیشک و دەرمانخانەکانیش لەسەر حسابی نەخۆش بە حرام داناوە. لە فتوایەکی چوارخاڵیدا ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە هەر پشکنینێک یان دەرمان نووسێک بە پێچەوانەی یاساکانی کاری پزیشک و ڕێنمایە تەندروستیەکان بێت حرامە. هەروە دەرمانێکە لە کوالیتی کۆنتترۆل دەرنەچوو بێت یان ماوە بەسەرچوو بێت ئەوە حرامە بدرێت بە نەخۆش یان مامەڵی پێوە بکرێت و لە سنوورەکانەوە دەرباز بکرێت. لیژنەی باڵای فتوای هەرێم جەخت دەکاتەوە هەر جۆرە ڕێککەوتنێک لە نێوان پزیشک و دەرمانخانە و تاقیگەکاندا لەسەر حسابی نەخۆشەکان ئەنجام بدرێت کارێکی حرامە. هەروە هەر کەسێک پسپۆڕ نەبێت لە بواری پزیشکی و دەرمانسازیدا حرامە خۆی بکات بە پسپۆڕ و دەرمانساز بۆ پێی لە هەر کاردانەوەیکی خراپ تاوانبار دەبێت. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئاشکرای کرد وڵاتەکەی 204 میلیۆن دلار بۆ هاوکاری ئەمرۆییەکانی خەڵکی عراق تەرخان دەکات. لە بەیاننامەیەکدا وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئەو 204 میلیۆن دلارە بۆ خزمەتگوزاری تەندروستی پێویست و دابینکردنی ئاو و خۆراک تەرخان دەکرێت و کاراسانیش دەکەن بۆ دەستڕاگەیشتن بە بەڵگەنامەی مەدەنی و خزمەتگوزاری یاسایی ئاستی خزمەتگوزاری لە بنکە تەندروستیەکان و هەلەکانی خوێندن و فێرکردن. مایک پۆمپیۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانیشدا لەگەڵ وەزیری دەرەوەی عراق ئەوەی نەشاردەوە بەڕێبەرایەتی ترامپ بەردەوام دەبێت لە پێشوازیکردنی عراق لە ڕوبەڕووی بوونەوەی هەڕەشەکانی داعش بەڵام دەبێت حکوومەتی بەغداش هەوڵەکانی دوو هێندە بکات بۆ ڕێگەگرتن لە گروپە چەکداریەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران. حکوومەتی سووریا بێبەرامبەر خاکی زیاتر لە ناو سووریا دەداتە رووسیا و رووسیاش بنکەی سەربازی حەمیمیم گەورەتر دەکات. بەپێی بەڵگەنامەکان کە بڵاو کراونەتەوە سووریا و رووسیا ڕێککەوتون لەسەر فراوانکردنی بنکەی سەربازی ئاسمانی حەمیمیم لە ڕووی ڕوبەڕ و ئەوەش سووریا ڕەزامەندی نیشان داوە بێبەرامبەر خاکی زیاتر بداتە رووسیا. بەپێی بەڵگەنامەکان رووسیا دەیەوێت بنکەی سەربازی ئاسمانی حەمیمیم فراوانتر بکات تێیدا بنکەی تەندروستی بۆ چارەسەری تەندروستی سەربازەکانی دروست بکات. هەر بەپێی بەڵگەنامەکان سووریا بۆ ماوەی کاتیە و خاکە زیادەیە دەداتە رووسیا. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاشناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. جارێکی دیکەش ساڵی نوێی کۆچیتان پیرۆز بێت. تەوەری دووەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەرەوەی کە چۆن خۆمان لا هاکردن بپارێزین. دیارە هەرکەس لە ئێستادا وەکو تاک تۆڕی کۆمەڵایەتیەکان بەگشتی بەکاربێنێت دەبێت بزانێت چۆن سکیۆریتی تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەرز بکاتەوە یاخۆت زیاتر با بڵێن بواری ئەمنی بەرز بکاتەوە لەبەرەوەی کە پارێزراو بێت لە هاک چونکە دیارە هەرکەس کە تۆڕی کۆمەڵایەتیەکان بەکاربێنێت شتێکی تایبەتمەندی هێوە بە دڵنیاییەوە ڕەنگە زۆرجار خۆشمان نەزانین بەڵام پڕن لە زانیاری شخصی و کەسی خۆمان. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک بیلال عەلی شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاریمان کردو. کاک بیلال زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس کاک جەلالیان دەستی بەش خۆش بێ. سپاسانە. دەمێت لەوە دەست پێ بکەم دەکرێت کەسێک بتوانێت بەڕاست من هاک بکات ئەگەر خۆم پەسوەردەکەی نەدەمەیە ئیلا لەوەی کە پەسوورد یا ئیمێلی فەیسبووکەکەم یا تۆڕە کۆمەڵایەتیەکە نەزانێت. سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێی کۆچی لە موسڵمانان و لە کەناڵی ئاسمانی پەیامەکەم بە نیسبەت هاکەوە ئێمە ئەگە بتوانین پێناسەیەکی پوختی بۆ بکەین سەرەتا چۆن لە جیهانە دزی بوونی هەیە
کاتێککە دزیەکرێت لە شوێنەکرێ بۆ لە بانقەیەکرێت لە ماڵەیەکرێت لە فەرمانگەیەکرێ هاکیش هوەرێکە لە دزیکردن واتە بە شێوەیەکی ناشەرعی ئەڕۆیت کۆنتترۆلی ئەو کەسانە ئەەکەی کە تۆ ئەتەوێ ئەو معلوماتانەی هەیەە وەری بگری بە نسبەت ئەو پازۆر دوشتانەی کە دەستی کەسێک ئەکەوێت ئەوەش چەندین ڕێگەی جیاوازی هەیە ڕێگەی وای هەیە کابرا خۆی ئەو پەڕی متمانەوە پازۆر دەکە هەیە بەو کەسە ئەڵێ بۆ منە کۆنتترۆلی بکە بۆم یا بۆ منە بەقوەتی بکە بووم بەڵام ئەو کەسەت ئەڕوا لە پشتەوە خەنجەری لێ ئەیە ئەمە پێوترێت جۆرێک لە دزیکردن کاتێککە ئەو پازۆردەکەی زانی بێت بە ڕەزامەندی لایانی بەرامبەر کە خۆی پازۆردەکەی پێداوە بەڵام ڕێگەی تر هەیە کە وەکو دزی ناوەبرێ بە شێوەیەکی نایاسایی و ناشەرعی ئەڕوا کۆنتترۆلی ئەکات کاکجلال لە گەرمەی ئیشکردنایە مۆبایلەکەی هاک ئەکرێت تاوان شێوازی هاکردنەکەیش جیاوازە هەیە بە وێنە بۆتە نێرن وێنەیەک و بۆ نێرەیە کاکجلال وێنەیەکی گرتووە لە کەناڵی ئاسمانی پەیام کە کلیکی لە وێنەکە گرتووە توانیوانە کۆنتترۆلی مۆبایلەکەی بکەن لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی آیپیەوە کۆنتترۆلی خودی مۆبایلەکەی یا کۆنتترۆلی تۆڕە کۆمەڵایەتی بەڵە کۆنتترۆلی کە مۆبایلەکەی کۆنتترۆل کرا بە کاملی چەند تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنێ فەیسبووکە ڤایبەرە تویتەرە یوتوبە هەرکامیان بێ ئۆتۆماتیکی پازۆر دوشتەکانی کۆنتترۆل ئەکا بەڵام ڕێگەکانی قورسیانی ئەوە نیە بڵێ هەموو کەسێکە آیپی کەسێکی وەگە ڕاستەخۆ بتوانێت کۆنتترۆلی بکە ئەوە بە کەسانی زۆر شارەزاگرێت کە شارەزایی تەوان هەبێت لەو زمانانەیە کە ئیشی هاکینی پێەکرێت یا ئەوانەی بۆ نمونەیسە باشترین یان کە شوێنێکی وەکو FBI یا CIA بەکاری هێنێ کە سوود لە چی وەرەگرێت سوود لە فۆرتران وەرەگرێت زمانی فۆرتران کە بنچینەکەی لە زمانی سی سەرچاوی گرتووە ئیشی ئەو کەسانێک ئیشی پرۆگرام سازیەکەن هەموو کەسێ ناوێت خۆی بادەوە بەڵام ئەوەی کە لە کوردستانی خۆمان ناکرێت ڕێگەیەکی زۆر سەرەتاییە جاری وایە کەسەکە پازۆردی ئەو کەسە زانێ بە ئاماند وەریگرتو هاکێکا وەڵام من بووم بە هاکەر نە ئەمە هاکەر نییە ئەمە خۆی بە ئاماند وەریگرتو بەڵام دوایی متمانەی لە دەستداوە هەندێک جار بە بۆنەی لینکەوە ئەو کەسە هاگەکرێ بۆ نمونە ئێستا بۆ وەرگرتنەوەی نمرەکانی پۆلی 12 ئامادەیی کە بڕیاروا بوو کاتژمێر نۆ لینکەکە بەردەست بێ بەڵام خەڵک چوون لەو لاوە لینکی تەزویریان بڵاو کردەوە وەرن لێرەوە ئەتوان ڕاستەخۆ نمرەکانتان وەربگرنەوە ئەمە جۆرێکی تر لە فێڵکردن جۆرەی ترە لە دزیکردن بۆ کۆنتترۆلکردن و هاکردنی ئەو کەسانە کە ئومێدیان بەوەیە لەم لینکە ئەتوان نمرەکان وەربگرنەوە بەڵام لە بنەڕە تاوانیە کە لینکەکە کەنەوە ڕاستەخۆ تووشی هاک و تووشی تاوانی ئەلکترۆنیە کەواتە کاکبیان من چۆن ئەم وێنەیە جیا بکەمەوە بۆی کە ئیمێل و پەسوەردی من بەکردنەوە یا کلیکردنە سەر وێنەکە نەنێرێتەوە بۆ بەرامبەر یاخود ئەم لینکە چۆن لە لینکەکانی دیکە جیا بکەمەوە بەڵێ لە پرۆگرامی ماسنجەرە کە ئێمە زیاتر بۆ ئەمبەسی چاتکردن بەکارین لە لای خۆمان اختیارێکی تێدایە کاتێککە بۆ نمونە وێنەیەک و بووە یا هەر وێنەیەکە تۆ ئەیکەیتەوە ڕاستەخۆ وێنەکە خەز نەکات باشە ئەگەر ئەم وێنەیە ناچالاک کرابێت کە خەزنکردنی ئۆتۆماتیکی کە وێنەکە کە بۆیت خەزنی ناگە کەواتە تۆ زانی ئەو وێنەیە چیە هاکینە باشە یا ئەو لینکەی کە بۆتە ئەنێرن عادەتەن ئەوانەی کە ئیشی هاکین ئەکەن لینکەکانیان دیاری کراوە میدیا بە میدیا فایر بۆتە نێرێت یا بە ئارجی هۆست بۆتە نێرێ یا بە جی دۆتیتی بۆتە نێرێ ئەم بابەتانە ڕەنگە هەموو تاکێک شارەزایی نەبێت کە جۆری ئەم فیلانە چین کەسێکی ئاسایی کە ڕەنگە زۆر جار تەبەن هاکەرەکانیش پەنا بۆ خەڵکە ئاساییە دەبنەوە بۆی کە ئێستا ڕووباجیان لێ وەردەگرن بە جۆر لە جۆرەکان چۆن کەس ئاساییەکە بزانێم لینکە جیاوازی هەیە لەگەڵ لینکە ئاساییەکانی تر بەڵێ جیاوازی لینکە ئاساییەکە لەگەڵ لینکەکانی تا لینکە ئاساییەکە و ئاتنکەیەکەیتەوە ڕاستەخۆ معلوماتی ئایا بەدەستەوە هیچ کێشەیەکی نە بەڵام لینکەکانی تر هەر کەیەکەیتەوە ئەگەر بە کۆمپیوتەر بکەیتەوە ڕێک پێدەڵێت ئەم لینکە کێشەی هەیە باش کێشەی ڤایرۆسی ئایا تۆ شوێنی بکەوی یانە ئێمە ڕێنمایی دەکەین شوێنی ئەم لینکە نەکەوی لەبەرەوەی ئەم لینکە کێشەی هەیە و سکیور نییە هەنی بە شێوەیەکی گشتی پارێزراو نییە لە کلیکی یەکەمە پاسوەرد نانێرێ نا ئیمێڵ و پاسوەرد نانێرێ کۆنتترۆلی ئامێرەکە دەکات کە تۆ کاتێ پاسوەردەکە داخڵەکەی ڕاستەوخۆ ئەو کەسە زانێت کە پاسوەردەکەەوە ئەوش بە پرۆگرام وشتی تایبەتی سیستەمی تایبەتی بەخۆی هەیە سیستەمی باکتراک هەیە لە ڕێگەی آیپیەوە ئیشەکانەکە ینی ئەوە نییە من بۆ منە لینکێنێرم بۆ جناب کەکری و دەسەکە بڵێم ئەرەوەڵا کاکجلال هاکراوە نەخێر شتیوان نییە آیپیەکە کەوێت دەستی دوای بە پرۆگرام و بە سیستەمی جیاواز ئیش لەسەر ئەوەیەکە کاتە ئەمە ئەم ڕێگایانە تاچەنە لە کۆمەڵگەی خۆمانە لەم جۆرە هاکەرانە بتوانامان هەیە بەڵێ لە کۆمەلگای خۆمانە بە شێوەی گشتی سە خەڵک زۆر سەری تێکردووە سەری کردوێتە ئەو ئیشە لەبەرەوەی حەزەکە بەردەوام نهێنی و کەسە بزانە بۆی لەکەداری بکار ناو کۆمەلگەیە عادەتەن ئەو کەسانە کە ئەو جۆرە ئیشانەیەکەن بەو کەسانە و ئەنیشنەوە کە تۆزێک کەمێک بەناوبانگ کاکجلال ێستا لە کەناڵی پەیام بەناوبانگە باش منیم هاکیەکەم بۆ لەبەرەوەی لەکەداری بکەم
تەمان هەر بۆ ئیشانە یا ئەبێ تووشی کێشەیەکی بکە یا بە ناو کۆمەڵگەیە لە کەداری بکە خۆ قابلە بڵێ علمی زەڕێی هەیە جاری وا هەبوو بۆ نمونە لە کۆڵانێکە سەفەرێ 18 نەفەریان ها کردووە لێ کۆڵانە 18 نەفەریان ها کردووە کەسی 90م کە تەلەفۆنی وتی بە منەوە 90م کەسم کە ها کراوم یعنی کەسەکەەوە خەبیر بۆ چۆنی کاکجلالیان ها کردووە بە ناوی کاکجلەوە نامە نێرە بۆ نەفەرێتی وڵا ئەم کەسە متمانم پێکراوە باش کاکجلا متمانە پێکراوە یا داوای کارتی لێەکە فەیسبوکەکەم بەرەوە بەڵام بێتەوە کارتم بۆ بنێری لە باقی لە حەقی ئەوە کارتەکەیش بۆ نێری کابرا خۆی داخلی ناکە لەبەرەوە نەزان لەسەر چڕەقەمێتەوە ماکرا ئەمەی فرۆشێ بە نەفەیتەوەی فرۆشێ وردەوردە دەساودەسەکە تاوانبارەکە بە ئاسایی نادوزێتەوە بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە تا ئێستا وەک پێویست نەتوانراوە لە دژی تاوان ئەلکترۆنیەکان خەڵک بەکار بێنێ یعنی هیچ شوێنێک نەیتوانیوە ئەو کەسانە بدۆزێتەوە نەیانتوانین بە کاملی کۆنتترۆلی ئەو بابەتە بکەن زۆر باشە کاتە مادام کۆنتترۆلی ڕەنگە هاکەر ئاسان دەبێت خۆ کۆنتترۆلی فەیسبوک خۆمانیا تۆڕ کەمەڵاتەکەی دیکە ئاسانە چی بکەین بۆی کە ئێمە لەمانە پارێزراوبین جیاواز لەوەی کە ڕسمێک نەکەینەوە هەرچەندە ئێستاگەر کەسێکی یاساییەمانە بویستێ ئیدی ڕەنگە ڕسمی باوکیشی بۆ بنێر نەیکات بەتایکی بەڵانە کەسی ئاسایی کە نۆرمال لە تۆڕی کۆمەڵایەتی ئەزانێت چی بکات مەڵێ ئەو کەسانە عادەتەن کە ئەو جۆرە ئیشانەکەن خاڵی یەکەم پێویستە سکیوریتی تاوا بن بە فەیسبوکەکان بەچی ڕاستە هیچ سیستەمە 100% پارێزراو نییە بەڵام تۆ توانی بەشی خۆ ئەوە پارێزراوی کە ڕۆژی لە ڕۆژان تووشی کێشە نەبی دانانی ژمارەی مۆبایل لە توانی دانی بۆ فەیسبوک و کاتێک کەسێکی کاتەوە ڕاستەخۆ نامەیە بۆ مۆبایلەکەت باشە دانانی بەشی تو فاکتۆر ئۆسینتیکیشن بە عەربی پێوتە ئیستیخدام سەنادێق سەنائیە ئەوەی بۆ دانێک کاتێک کەسێکی کاتەوە ڕاستەخۆ نامەیە بۆ مۆبایلەکەی تۆیەت کە ئەڵێ کەسێک هەوڵیاوە بیکاتەوە بەڵام لە ڕێگەی ئەوە ئیسا ڕێگەی ترێ خەڵک زۆر بەکارێنێ ئەوش زۆر لە دەستی ئەیا زۆر جار بەکارهێنانی ئەپازۆردە مەسەلا من ئەپازۆردم داناوە بۆ فەیسبوکەی خۆم ئەکەوە دەستی جەنابوو کاتێک کە تۆ یەکەیتەوە من هەستی بە نام کە هیچ کەسێک کردوێتی و باشە نامش بۆ مۆبایلەکەم نایە ئەی چۆن کۆنتترۆلی ئەمەکەی بەشێکمانەیە بە ناوی سکیوریتی ئان لۆگین باشە کە لەوێ ئەو بەشە ئەیکەیتەوە پێتەڵەن لە چەند شوێنە بۆ چ ئامرە داخلی ناو فەیسبوکەکەت بوون ئەم بەشانی کە باس لەوە دەکەن فلان ئامێر فەیسبوکەکەی تۆی فلان کاتژمێر فلان ڕۆژ کردووەتەوە لەسەر بۆ نمونە شەبەکەی ئەنتەرنێتی فلان برج لە فلان شار زۆر جار دەبینی خەڵک لە سلێمانی ئەنتەرنێتی مووسڵ پیشانەدا یا هی هەولێر پیشانەدا ئایا ئەمە معنای وایە لە سنووری مووسڵ و هەولێرا بۆ نمونە فەیسبوکەکەی من کراوەتەوە زۆر جارە و کێشەیە کە دروست بیان ئەنووسێ ئەنناون دیڤایس ینی ئەمریک نەناسراو داخلی کردووە باشە هەندێک جارە حاڵتان بە بۆنێ چی دروستێ بە بۆنەوە دروستێ بەرداوامێمە آیپی ئینتەرنێتەکانمان ئەگۆڕێ جارێ یا بە مووسڵ جارێ یا بە کەلا من بەحیان نەچوومەتە کەلارڵێت تۆ لە کەلارۆ داخل بووی برا وەڵا خۆمم ئەنووسێک لە کەلار داخل بوو یا ئەنووسێ بۆنە لە هەولێر داخل بوو یا ئەنووسێ لە مووسڵ لە کەرکووک چەندین جار نامەی وان بۆ هاتو کابراڵێ من تایسە نەچوون بۆ مووسڵ نووسەوەی لە مووسڵ داخل بوو بەهۆی هۆکاری ئەوەی کە ئێمە بەردەوام آیپی ئینتەرنێتەکانمان ئەگۆڕێت بە حسابی کۆمپانیەکان ئەیگۆڕن بە حسابی ئەوەی کە ئەو کەس ساغ نەکرێت بەڵام وایش نییە هەندێک جار ئەو کەسانە ڕۆن آیپی وڵاتانی ئەمریکی و بەریتانی ئەومانە بەکارێن بۆچی بۆی ئەگەر بۆم نەهاکیشکران نەزانێت کەسەکە دقیق لە شوێنەکەیە باشە ترسمان لەوە نەبێ کاتێکە بۆ منە لۆکیشنی مووسڵ و کەرکووک ئەم لاولا پیشانە هیچ کێشەیەکی نییە ئەوانە نانا هیچ کێشەیەکی نێو پەیوەستە بە ئەو آیپی ئینتەرنێتانەی کە ئێمە ڕۆژانە لە ئەمریکانمانەوە یا لە تۆڕی ئینتەرنێتەکانمانەوە ئەگۆڕێت خزمەتگوزاری ئینتەرنێتەکانەوە زۆر باشە چی بکەین بۆی کە لە فەیسبوک ئەگەر هاتوو لە دەستیشمان چوو چونکە 100% هەمیشەمانە پارێزراونین ئێمە ترسمان نەبێ واتە بە جۆرێکی دیکە تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چه ئەندازێ مەتوانین بەکاری بێنین ئەگەر بێت و هاکیشکرانێ مار پارێزراو بڵێ ئەوە وەکو عەرزم کردی سەرەتا ئێمە سکیوریتیەکانی بەکارێنین دانانی ژمارە مۆبایل دانانی ئەپلیکیشن کاتێک کەسێک کاتەوە بۆم نەگەر ئیسە بۆ نمونە وادا بنێ مۆبایلەکەم لای خۆم نیە کە سێوی بیکات و داوای کۆدی مۆبایلەکەیەکە مۆبایلەکەەوە تا لای ئەو باش کۆدەکەی بۆ ڕۆژ ڕاستەوخۆ توانی بیکاتەوە لەم حاتای ئێمە چی بەکارێن ئەپ جینریتەر کە کۆمپانیای مایکرۆسۆفت کۆمپانیای گوگل کۆمپانیەکانی تر ئەم خزمەت گوزاریانە کۆمپانیای ئۆسی ئەیا بە بەشدار بووان ئەمە من لە مۆبایلی ترا بەکاری هێنم کاتێک کە خەڵک فەیسبوکەم ئەکاتەوە ئەڵێ نامە ئەڕۆ بۆ مۆبایلەکە مۆبایلەکەیشی لای نامەی بۆ ناڕوە باشە بە هیچ شوێن ناتوانێت بیکاتە بۆ لەبەر من بە ئەپلیکیشن کۆنتترۆلم کردووە ژمارە مۆبایلم ئەسڵەن هەلا بردووە لە سەری کە کاتەوە ئەلە کۆد بۆ مۆبایلەکەی کۆدەکەش ناڕاتە ناو مۆبایلەکە من خۆنم لا بە ئەپلیکیشنەکە ئەیکەمەوە هیچ کێشەیەکی نییە دانانی ئەوە دانانی لیگەیسی کۆنتاکت 3 نەفەر ئەەکەم بە کەفیلی خۆم ڕۆژە لە ڕۆژان کە ها کرامێکی کۆدێ نێرم بۆ ئەم کۆدێ بۆ کۆدێ بۆ ئەویتە دوای لە ڕێگەی ئەو کۆدانتان فەیسبوکم وەربگرمەوە یا بە دانانی سکیوریتی کوێشن پرسیاری سەلامەتی پرسیاری ئەمنیەتی پێشتر پرسیارێکم داناوە کاتێک کە ئەڕۆم ئەیکەمەوە داوای وەڵامەکەیم لێەکە
کە وەڵامەکەی نووسم با بەدەست ئێویش نەتوانم بیکەم و لەم حاڵتا ناتوانانی کۆنتۆڵ بینی تۆ ژێت باری خۆت. باس لە دانانی بۆ نمونە ژمارە مۆبایل کرد لە بەکارهێنانی فەیسبوک یاخۆت جیمێل. زۆر جار دەبینی ئەکتیڤی ژمارە مۆبایل نەماوە لە ناو فەیسبوکە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک یەکەم ئەگەری هەیە ئەکتیڤی ئەو مۆبایلە یا مۆبایلەکە لە بنەڕەت تا خۆی علوج بێ خەڵک زۆر کێشەی بۆ دروستە بێ یا بە هەڵە نەیزانی بێ کۆنفایمەیشنەکەی یان دڵنیاکردنەوەی ژمارە مۆبایلەکە لەسەر فەیسبوکەکە نەماوە لە بنەڕەتە ئەو ئەڵێ کە من ئەیکەمە ناوم بۆیەوە بەڵام وەکوتر کە ڕۆم شتی تر داوا بکەم ئەڵێ نۆت ڤێریفای ینی ڤێریفای نەکراوە لەلایەن کۆمپانیای فەیسبوکەم ژمارە مۆبایلە ڤێریفای نەکراوە کە ئێمە دڵنیا بینەوە لەوەی تۆ ژمارە مۆبایلەوە بە سابتی داناوە باشە ئەم حاڵەتە دروستەبێن دەجار حاڵەتی سیمکارتی علوز دروستە بێ ئێستا لە ماوەی ڕابردووە کەسێک پەیوەندی کردوتی من تووشی کێشەی یاوم سیمکارتی علوجم هەبووە لەسەر فەیسبوکەم دامناوە ئێستا کۆدی بۆ ئەڕاتەوە بە کۆمپانیایەکم وتیان بە 5 میلیۆن بۆ دەکەینەوە 5 میلیۆن ینی بەس بۆ سیمکارتێکی علوج بۆیە وا باشترە سیمکارتی علوج بەکارنێنێ یا سیمکارتی شخصی بەکاربێن یا سیمکارتێ بەکاربێن تایبەت بێ بەس بەو ئیشە نەک بۆ ئیشیت ڕۆژێ لە ڕۆژان تووشی کێشەیە بووی مۆبایلەکە و دەستی بە سەراییان نتوانن فەیسبوک و کۆنتترۆلکەن بە سیمکارتێکی تر ئەسڵەن هەر نەزانن کە و سیمکارتێک کێداین جیمێل باشە بەکاری بێنین بۆ حاڵەتانە یا خۆت ژمارە مۆبایل خۆی ئیمێل باشترە ئیمێل بە تێکرا باشترە جیمێل هۆتمێل مەکتوب یاهوو ئەمانە هەمویان هەن هۆتمێل و جیمەل زۆر باشن ئەو دوانە بەکاربێن عادەتەن کاتێکە زۆربەی فەیسبوکان کە تووشی دیسەیبڵ بوون ئەبوون یعنی تووشی لە کارکەوت نەبن هۆکارەکەی چییە کۆمپانیاڵە تۆ لە بنەڕەتە دووش هەڵەو هەیە یەکەم یا بە ناوی خۆتەوە نییە بە کاملی دووەم یان تۆ بە ژمارە مۆبایل داوناوە من چوزان مۆبایلی کیە وانە ئەگەر ێ من مۆبایلی کەسەیترم بەکارهێ نابێ بۆ مەرجەی پێشترە و لە فەیسبوکایشی پێنەکەی بەڵام ئیمێل و بەکار نابێ ئەگەر دیسەیبڵیش بوو بێ لە ڕێگەی ئیمێلەکەەوە بە ڕێگەی پاسپۆرت مۆڵەتی شۆفێری هەویە کاتی نیشتیمانی نێری بۆ کۆمپانیای فەیسبوک و ئەگەر ڕەزامەندیان یا لەسەر ئەوەی ئەم فەیسبوکە ئەسڵێ و بەناوی خۆتۆیە ئەیگەڕێنەوە بوو ئەگەر وانە بوو ئەڵە نەمەی کەسەی تەمە ئێوە بیبا بۆ خۆی تا چەندە پشت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ببەستین لە دانانی زانیاری شخصیەکانی خۆڵات وەڵی تۆڕی کۆمەڵایەت بێزگە تۆڕی کۆمەڵاتی هەر کۆمپیوتەری ژیان مۆبایلش بەکەڵکیەوە ناداتایتیا هەڵبگری یعنی 100% زمانی نییە ئەوە بۆم ناکەوێتە ناو ئاو یا بۆم نە ئەشکێ هەندێکیانێڵێ ئاویشی تێ ناچێ باشە بە هیچ شێوەیە باش نییە نە لە تۆڕی کۆمەڵایەتی شتی شخصی بەکاربێنی ئیسا عادەتەن زۆربەی کچان و ژنان وێنەی خۆیان دابەزن لە فەیسبوکە یا بە نامەی نێرن بۆ خەڵکی تر من چەند هەجار ئامۆژگاری خزم و کەسەکانی خۆم کردووە کاتێ وێنەیە ئەینێری بە ڕێگەی ماسنجەر بۆ کەسێک کە وێنەکەی خەزن کە تۆ لای خۆبی سڕەوە بۆچی چەندین جار کێشەیەوەمان بۆ دروست بووە خەڵک ڕۆشتووە سوودی لەم وێنەیە وەرگرت و کەسەکەی هاکرد بەم وێنەیە فەیسبوکی داناوە هەڕەشەی لە کەسوکاری ئەو کەسە کردووە یعنی لە ماوەی ڕابردووە ئەوەنەی کێشەی کۆمەڵایەتی بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیەوە دروست بووە بە بۆنەی هیچ شتێکی ترۆ یعنی ئەتوانم لەم ڕووداوی هاتووەوەی تۆڕی کۆمەڵایەتی زەربەی لە خەڵک نەیاوە زۆر باشە سەرەتا باست لە هاکی مۆبایل کردەوە ئەمە تا چەندە لە کۆمەڵگەیمە یا مەترسیمان هەیە یا هاکەرمان هەیە کە بتوانێت مۆبایلەکەمان هاک بکات بەڵێ هاکردنی مۆبایلی ژەوەی شێواز و سیستەمی خۆی جیاوازە لە ڕێگەی آیP مۆبایلەوە توانێت هاک بکرێت لە ڕێگەی دروستکردنی ئەپلیکیشنێکی ساختەی وەکو فەیسبوک بۆ نمونەڵێمە ئەپدەیتی تازەی فەیسبوکە هاتووەک ئەو کەسەکە ڕوای کاتەوە چییە بێ ناو پاسوۆردەکە داخڵەکە بۆ منی دێ کاتێک کەسێکی بیاوێ مۆبایلەکەی من کۆنتترۆل بکات بە لینک بۆم دەنێرێ یاخود بە وایفای و بلوتوس و شێرێت و ئەمانە دەینێرێ چەندی شەواز وشتی جیاوازی هەیە ئەتوانێت بە لینک بۆ بنێرێ ئەتوان لە ناو بۆ منە بەرادەرێکە بۆ لاو ئیشی خۆیان هەڵخەڵەتاندوە لە بنەڕەتا ئەویش ئەوێت و هەڵخەڵەتێنێت ئەمە ئەپلیکیشنەمێ ناوە قەباری لە فەیسبوکی ئەسلی کەمترە تامان قەباری فەیسبوکی ئەسلی یەکەم جار 35 میگابایتە وردە ڕاتە 800 گیگا بەڵام ئەم فەیسبوکی کە ئەو هێدی یەکەم قەبارەی کەمە دووەم ساختەیە ئایکۆن ڕاست ئایکۆنشتی هاوشێوەی ئەوە بەڵام کەیکەیتەوە ئەو ئیشۆ بۆ ناکە هاوشێوەی فەیسبوکە ئەسلێک کەیکەیتەوە یا جاری وای ئەو کاتە دەرەوە چونکە لە بنەڕەتا بە شتێکی تەزویر دروست کراوە ئێمە هەیە ئەم بابەتان ئەمە لای ئێمە هەموو کەسێک ناتوانێت ئەمە بکە ئەوانەی کە یان بەڕێگەی تەزویر بەڕێگەی پەڕی تەزویر ئەتوان ئەپلیکیشنەکە دروستکەن ڕووکارێکی وێبی بۆ دروستەکە ئەپلیکیشن لینکێکی تەزویری ئااتێ هەموو کەس توانای دروستکردنی ئەمەی نییە هەیە دەڵێ مۆبایلەکەتم بەرێ یەک خولێک بەدەستمەوە بێ دەمەوە مۆبایلەکە تایاتێ یەک خولێک بەدەستەوە چەندین شێواز هەیە بۆ ئەمە شێوازێکیان هەیە بە ڕەزامەندی خۆوێتە ناو مۆبایلەکەت شێوازێکیان هەیە بەرنامەیەک بۆ دابەزەنە لینکەکەی لە بنەڕەتا تەزویرە بەبێ ئینتەرنێت ئەپلیکیشنەکەی تو ئیش ناکە
کەواتەمە تەزویرە. ئێستا ئەپلیکیشنی فەیسبوک بەبێ ئینتەرنێت بیکەرەوە کلیکی لەسەرکە ئیشەکە، بەڵام کاتەیە کۆمنت و لایک بکەی ئەڵێ ئەمە بەردەست نییە بۆ لەبەرەوە پێوەستنی بە ئینتەرنێتەوە. بەڵام تەزویرەکەی تۆ یەکسەر ئەڵێ ئەم لینکە بەردەست نییە، یعنی ڕووکاری فەیسبوک نایەتە بەرچاو، تۆ بەما ئازانی کەم ئەپلیکیشنە تەزویرە. باشە ئەمە خاڵێکی تر چەندین خەڵک بە بۆنەی پەڕی تەزویر یا بەهۆی سێڤەر ئیشی هاکینەکەن. باشە سێڤەرێک و بۆنێرە تەشفیرەکە تەمان لە کۆمەلگای ئێمە ئەگەر بڵێ بە هەر کەسێ ئەو کۆمپیوتەرە هاکراوە یا مۆبایل هاکرا یەکسەڵێ ئەنتیڤایرۆسە دابەزێنە باشە بێ، بەڵام ئەمەش 100% نیانی ئەنتیڤایرۆسیان کڕیەوە بە $100 $200 ئەو ئیشەی نەکردو کەوان ویستویانە بۆ کاتێکە ئەو پرۆگرامەرانە ئیشی دروستکردنی ئەپلیکیشنی مۆبایلەکەن یا کۆمپیوتەرەکەن شتێکمانەیە لە کۆمپیوتەر و پرۆگرام سازیا پێوترێ ئینکریپشن، یعنی سیستەمی بە کۆدکردن. ئەو ئەپلیکیشنە کە دروست کراوە ئینکریپشنیەکە هیچ ئەنتیڤایرۆسێتوانای خوێندنەوەی نییە. ئەنتیڤایرۆسەکە ئەیە بەلایە چۆن ئەی بەلای دوکانەکە ناچیتە ژوور و ئەویش ئەیە بەلایویی لە ناکات. تا چەندە گرنگە من کە جیازێکی بۆ نمونەیەکی لە کۆمپانیەکانی ئینتەرنێتم پێیە، ئەگەر هاکر آی پی ئەم جیازەی منی پێ بێت بتوانێت هەر کەس لەم جیازەوە بۆ نمونە ئینتەرنێت بەکاربێنێت، ینی بزانێت مراقبێ بکات چاودێری بکە بەس بەوەندەی کە آی پی ئەم جیازت لەلا بێت. آی پی و جیازە وەکو عەزم کردی بەردەوام لەبەرەوەی ئێمە آی پیەکانمان جێگینین. آی پی و ماگەدرێس دووشت هەن لە ناو تەکنۆلۆژیا لە ناو ئامێرەکانە. آی پی لەگەڵ ماگەدرێسە، آی پی بەردەوام ئەگۆڕێ، ماگەدرێس سابتە، ماگەدرێسی ناو هاندەکەت. ئەگەر ماگەدرێسی هاندەکە وەرگیرا بە کاملی کۆنتترۆلی هاندەکە دەکرێت. ئەگەر هینی ئینتەرنێتەکە وەرگیرا لەبەرەوەی آی پی ئینتەرنێتە گۆڕێ بەردەوام مەرج نییە ئەو کەسە بتوانێت کۆنتترۆلی هەموو ئەو ئامێرانە بکات کە پەیوەست کراون بە ئینتەرنێتەکەەوە. زۆر باشە. باز لە بازارڕ باز لە سکیوریتی بەرزکردنەوەی سکیوریتی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت، تا چۆندە تاکێک کە ڕەنگە شارزایی کەوتوی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبێت پەنا بۆ بازار بەرێت بۆی کە سکیوریتی مۆبایلی یاخۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەرزکاتەوە. بەڵێ بەڵام بە شێوەیەکی گشتی باش نییە ئەو جۆرانە، یعنی چەندین جا خەڵکیان خەڵەتان دووە پەیجان هێناوە وتیانە ناوەکەی و بۆ گۆڕین، پەیجەکان ون کردووە لە بەرچاوی بینەر، دوای ناوەکان گۆڕیوە لە پشتەوە، داواکاریان نردەوە فەیسبوک، ناوەکان گۆڕی فرۆشتیانە بە 20 وەرەقە، وتیانە بە کابرا پەیجەکە و فەیسبوک دایخستووە. ئەمە لە پەیجێکی سەرەکیەوە اینجا بەنسبەت ئەوانی ترەوە بە هیچ شوێ باش نیە، ینی بە تایبەتی ئافرەتان، یعنی بە هیچ شوێ باش نیە مۆبایلام بخەنە بەردەستی هەموو کەسێ لە پێنا ئەوەی سکیوریتی بۆ بەرزەکاتەوە، باش نییە ئەوە کابرا لە سکیوریتی بۆ بەرزەکات ڕەنگە جنرێتەرێکی بۆ دانابێ، ڕەنگە شتێکی تری بۆ دانابێ کاتێککە ئەو کەسەی کاتەوە ئەو کۆت بۆ مۆبایلەکەی ڕات بەڵامیش لەم لاوە بەردەوام کردوێتی و شتێکی باش نییە و سەرکەوتو نییە. یا بیان بەو کەسانەی کە 100% سیقیان پێیەکە متمانیان پێەکە نەیەن بەدەستی خەڵکێکی بۆ منە بازاڕیەوە ئەو باش نییە. ئەوە زۆر باشەکە سپاس بۆ زانیاری. سەلامەکەم. بینەرانی عزیز دەچمە لای راپۆرتێک یا ڤیتیەک کە جەلال جەباری پامێرمان لە چەند شەماڵ بۆ ئامادەکردوین، کەسێک بە زەوق و سەلیقەی خۆی ئێستاوە بە دروستکردنی ئۆتۆمبیلێک کە پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین ئەگەر هاوکارانم ئامادە بێت. زۆر باشە دیارە ڤیدیۆکە ئامادە نیە، دەچمە لای زانیاریەک و دەگەڕێمە وڵاتان. کامانن بورجە گەورەکانی جیهان. بورجی خەلیفە لە دووبەی بە یەکەم گەورەترین بورجی جیهان دادنرێت. لە ساڵی 2004 بۆ 2010 دروست کراوە. بەرزیەکەی 822 مەترە و ڕووبەری پانیەکەی 570,000 مەتر چوارگۆشەیە. تێچووی دروستکردنی بڕی 1.5 ملیار دۆلاری ئەمریکی بووە. بورجی شاهانشای تاوا لە چین بە دووەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت. لە ساڵی 2008 بۆ 2015 دروست کراوە. بەرزیەکەی 632 مەترە و ڕووبەری پانیەکەی 380,000 مەتر چوارگۆشەیە. لە 128 نهۆم پێک دێت. بورجی مەکەلۆک تاوەر لە سعودیا بە سێم گەورەترین بورجی جیهان دادەنرێت. لە ساڵی 2004 بۆ 2012 دروست کراوە. بەرزیەکەی 601 مەترە و ڕووبەری پانیەکەی 1574 مەتر چوارگۆشەیە. لە 94 نهۆم پێک دێت. بورجی لوتوی تاوەر لە کۆریای باشوور بە چوارەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت. لە ساڵی 2009 بۆ 2018 دروست کراوە. بەرزیەکەی 555 مەترە و ڕووبەری پانیەکەی 3400 مەتر چوارگۆشەیە.
بینەرانی عزیز بابزانین ئەمڕۆ کە سەری ساڵی کۆچی 1442 بزانین پەیامەکانی کۆچ لە هەمبەر ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری چیمان پێ دەڵێت یا ئەو حکمەتی کە لە کۆچدا هەبوو دوجار دیارە ئامانجی یەکەمی بنیادنانی دەوڵەتێکی مەدەنی بووە بزانین چیمان پێ دەڵێت لەوەی کە ئەمڕۆکە جیهان بۆ بەتایبەتی هەرێمی کوردستان خەڵک بەگشتی ڕوبەڕووی ستەمکاریەکانی دەسەڵات دەبێتەوە لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب نووسەر لە هیزری ئیسلامیمان کردو مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس بۆ تو. ساڵیادی کۆچیشت پیرۆز بێت دەمەوێت یەکەم پرسیارم ئەوە بێت کە ئایا کۆچ ئەگەرچی جێهێشتنی نیشتیمانی خۆی بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت بەڵام چه پەیامێک و چه حکمەتێکی تایە بۆ ڕوبەڕووبوونەوە و وەستانەوە بەرامبەر بە ستەمکاری؟ بەناوی خوای بەخشندەی میرەبان سپاس بۆ تۆ و سپاس بۆ تەواوی بینەران و پیرۆزبایی خۆم لە تەلەڤیزیۆنە جوانەکەتان و لە سەرجەم بینەرانی بەڕێز و خۆشەویستەکەم بە بۆنەی پیرۆز و گەورەی ئەم ساڵە گەورە مەزنە کە لە فەرهەنگی ئیسلامیە یەکێکە لە ڕووداوە هەرە گەورەکان و یەکێکە لە باسە هەرە پێویستەکان کە پێویستە هەموو ساڵێک هەموو گۆڕانکاری لە سەری ساڵە کۆچیەکانە بەڕاستی کارکرێ گرنگی تایبەت بەم بابەتە بدرێ. بەڕاستی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابەتێکە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی تاک بە تاکی مسلمانانەوە هەیە پێویستە هەمومان زانیاریەکی ورد و چڕمان لەسەری هەیە بێ چونکە پێم وایە تاکە فەرهەنگە لە کۆی فەرهەنگە ئیسلامیەکانی تر کە پڕە لەوانەی قەشنگ پڕە لە پەیوی جوان پڕە لە پەیامی گرنگ بۆ تاکی مسلمان. بەڕاستی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش هەموو شتێک گرنگە ئێمە ئەوە بزانین کە هیجرەت لە ڕواڵەتە کۆچکردنی کەسێکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگینا لە ناواخنا کۆچکردنە لە حەقەوە لە باتڵەوە بۆ حەق لە خراپەوە بۆ باشە لە تاریکیەوە بەرەو ڕووناکی لە نزماییەوە بەرەو بڵندی یعنی ئێمە بە گرنگە بەڕاستی پەیامەکانی ناواخنی کۆچ پەیامەکانی ناواخنی هیجرەت بە تەواوی نقلی ئێستا بکەین بۆ ئەوەی گەنجەکانمان لاوەکانمان ئەو کەسانەی کە هەڵگری بیر و باوەڕی ڕاستەقینەی ئاینن لێی تێبگەن لە چوارچێوەی هیجرەتە دەرزوانە و وانی گرنگی تایە بەڕاستی یعنی پەیامی پێ بۆ سەرکردە پەیامی پێ بۆ هاوڕێتی پەیامی پێ بۆ ڕازگۆیی پەیامی پێ بۆ ئیرادە پەیامی بۆ تەواوی کایەکانی ژیان پێیە بەڵام بەداخەوە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە گۆزەکەمان هەڵدەین بۆ ئەوەی کۆمەڵشتی لێ هەڵبگۆزین بۆ ژیانی ئێسامان بۆ منەوەکانی ئێسامان بۆ مسلمانانی ئێسا بەو شێوە گەورەی خۆی لێی بەهرەمەند بین. کەواتە ئێمە ئێستا چۆن بەرداشتی بکەین لەم کۆچەیە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری؟ یەکێک لەو ڕەهەندانەی کە لە هیجرەتە هەیە و گرنگی پێدراوە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاریە بەڕاستی وەکوتم زۆر گرنگە بەڕاستی ئێمە چاولێکەری ڕاستەقینەی ئەو ئیرادە ڕاستەقینە بین کە لە پێغەمبەرە هەبوو صلی الله علیه وسلم کە لە هاوڵەکەیە هەبوو کە ئیمامی ئەبوو بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر دیقەت بدەی بگەڕێیتەوە گوزەرێ بکەی بەناو ئەو مێژوە کورتەی کە ئەو ڕووداوانەی کە لەو کاتەدا ڕوویان داوە بەڕاستی تێگەی لەوەی کە ئێمە یەکێک لە خاڵە گرنگ و گەورەکانی ناو ئەم ڕووداوە ئەوەیە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاریە هەڵهاتنە لە جەوری ستەمکاری دیقەت بدەی کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچی کرد بۆ مەدینە یعنی دەستبەرداری سەروەت و سامان و تەواوی ماڵی دنیا بوو دەستبەرداری حەقەکە نەبوو بێگومان یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێناو دادگەری دەستبەرداری تەواوی کایەکانی ژیان بوو دەستبەرداری تەواوی ئەو مێژووی خۆی ئەو ڕابردووی خۆی ئەو کیانەی خۆی بوو بۆ ئەوەی دادگەری لە دایک بێنێ بەڵام بەداخەوە ئێستا ئیبینی خەڵکانێکن یعنی زۆر بەداخەوە کە لە پێناو سەروەت و سامان و ماڵ و دنیای خۆیانە دەستبەرداری دادگەریە بن بەڵکو جاری وایە دادگەری ئەکەن بە قوربانی بۆ ئەوەی سەروەت و سامانی ماڵی خۆیان پێکەوە بنێن یعنی ئێمە جاری وایە وەکو ئەوی نشمانتوانی و ئیسیفادە لە ئەو ڕووداوە گەورە و گرنگانی پێغەمبەر بکەین کە صلی الله علیه وسلم وانەی گرنگی تایە بە پێچەوانەوە مەفهومی مخالفەکەی بەکارهێنین کە ئێستا لە کایە سیاسیەکە بە تایبەتی ئەبینرێت یعنی سەرکردەمان نییە تۆسقاڵێک وەکو ئەڵێ لە ئەخلاقی لە ڕەفتاری لە پەیوی پێغەمبەر وەرگرت بێ لەوەی کە ئێمە لە پەنایە لە سێبەریا بحەسێنەوە. زۆر باشە مامۆستا دەمێ بزانم وەک ئاماژەت پێکرد دیارە کۆچ دەسەڵگرتن بوو لە سەروەت و سامان بەڵام لەولاوە دەسەڵگرتن نەبوو لە پێناو چەسپاندنی دادگەری یا ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری
ئێمە تا چەندە ئێستا ئەمەمان فەرامۆش کردووە کە دەمانەوێ تەنانەت سەرۆت و سامانەکانی خۆمان پارێزراو بێ بەڵام هێندێک پارێزراو بوون لەمە دەستمان لەوە نەهاتوین ڕوبەڕووی ستەمکاری ببینەوە واتە ئەگەر بەراوردێکی بکەین ئێمە لەکوێی جێبەجێکردنی پەیامەکانی کۆچین. ئەگەر دیقەت بدەیت لەناو هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە چووە مەدینە یعنی جەختی کردەوە یەکەمین کاری ئەولەوێتی ئەوە بوو کە جەختی لە برایەتی و یەکڕیزی کردەوە هات ئەنساری و مهاجیرەکانی بە یەک ئاشنا کرد هات ئەوس و خەزرەجی ئاش کردەوە بە یەکەوە تەبایی کردن یعنی بەو مانای پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا یەکڕیزی برایەتی لەناو مەدینە دروست نەکرد هەوڵی نەدا بەڕاستی دەوڵەت ڕابگەێنێ دەوڵەت دروست بکا بەداخەوە ئێستا ئێمە بە پێچوانەی ئەوەی بینین لێرە لە داخی یەکتر لێرە لە کاردانەوەی یەکترە دەوڵەت ڕاگەێنێ لێرە حساب بۆ ڕێی یەکتر ناکرێت لە ئەسنای ڕاگەاندنی دەوڵەتە یعنی ئەگەر تەماشا بکەی ڕەهەندەکانی سوود وەرگرتن لە مەسائلی هیجرەت تشتی زۆر گەورەی تایە بەتایبەت لە ڕوبەڕووبوونەوە بۆ ستەم بەتایبەت لە ڕوبەڕووبوونەوە بۆ کەسانی کە باشتیان کردو بە دۆزەخی خەڵک پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواوی ژیانی لە پێناو ئەوە سەرف کرد کە بەڕاستی بیابانی کرد بە باش بۆ خەڵکی بەڕاستی خەڵکی لە دۆزەخ ڕزگار کرد بەرەو باشتەی بردن بەڵام بەداخەوە ئێستا لێرە لە کای خۆمانە لەسەر سەکۆی کۆمەڵایەتیش و سیاسیش و تەنانەت ئابووریش ئەوە پەیڕەوەکرێکە باشتی خەڵک بکرێ بە دۆزەخ. مامۆستاک بەر ئێستا پێمان وایە مادام دینداریەکەمان لێرە بۆ خۆمان شخصی خۆمان لە مزگەوتێکە ئازادین چەند بمێنینەوە ڕەنگە پێویست نەکە ئێمە ڕوبەڕووی دەسەڵاتێکی ستەمکار ببینەوە کە ڕوون و ڕاشکاوە لە هەرێمی کوردستانیش دەسەڵاتمان ستەمکارە. ئایا ئەمە تا چەندە ڕەوایە تا چەندە جێبەجێکردنی پەیامەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەوەی کە مادام ئێمە توانین لە مزگەوتەکانە بۆ خۆمان هەرچەندە مەشتا ئێسش ڕێگری لێ دەکرێت نوێژێک و تەعاتێکی شخصی خۆمان بکەینی دی نابێ حەقمان بەسەر دەسەڵاتەوە بێت. خۆی بەڕاستی قسەیەکی سواوەیە کە دەرهەق بە مسلمانان نەکرێ لەلایەن هەندێک عقلی سواوە و عقلی دواکەوتووە ئەویش ئەوەیە کە دینداری پەیوەندی نێوان مرۆڤ و تاک و خوددایە ئەمە بەڕاستی وانە چونکە دینداری بەڕاستی لە ڕێگەیەکی تەسکەوە مرۆڤ وا لێکا بە پانتر بیر بکاتەوە بە گەورەتر بیر بکاتەوە یعنی یەکێک لەو کایانەی کە مرۆڤی لێ دابڕنی بە ناوی دینەوە واقعە ئەمە غەدرێکی گەورەیە ئەمە گوناهێکی گەورەیە مسلمان بەڕاستی یەکێک لە کارە یعنی کەلیمەت الحەق عند سلطانی جاهل ئەفضل جیادە وانە یعنی یەکێک لەو شتانەی کە گرنگە هەموو مسلمانی بەڕاستی بزانێ ئەوەیە کە ڕوبەڕووی ستەم بێتەوە کە یعنی دینەکە خۆی بۆ خۆی لە ئەسڵا لە بنەمادا بۆ دروست بووە کە پاڵنەری ئینسان بێت بەڕاستی ڕوبەڕووی ستەم و جەور بێتەوە جا ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر لە مەکەدا سازشی لە کۆمەڵی شت کردایە و دابنیشتایە لە پەنایەکە بەس نوێژی بکردایە و تاعەتی بکردایە ئەوە بۆ خۆی ئەم پەیامە گەورە ئاوا نەگەی بە ئێمە ئاوا بە گەورەی نەئەمایەوە ئاوا لە قوڵۆپی شۆڕ نەئەبووە هەمومان بارەمەند بین سوودمەند بین لێی بەڵکو جاری وا هەیە چەندین ڕێگای دوور و درێژی بڕیوە چەندین بیابانی بە پێیپەتی بڕیوە بۆ ئەوەی دژایەتی زوڵم بکا بۆ ئەوەی ڕوبەڕووی زوڵم بێتەوە فەرمودەمانەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێکە دینداری بە تەنها ئەوە نییە بێ لە مزگەوتێکە بمێنیتەوە و هیچی تر بەڵکو ڕوبەڕووبوونەوەی ستەم و جەور و خراپە بەڕاستی یەکێکە لە پایە هەرە گرنگەکان یەکێکە لە داواکاریە هەرە گرنگەکان کە ئاین لە پشتیوە هەیە. ئەمڕۆکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە گەرسەیەکی خەڵکێکی زۆر کەڤەری فەیسبووکی دەکا بە ساڵیاد و پیرۆزبایی کۆچە کاتێککە سەیری مزگەوتەکانیشمان دەکەین دەزانین چەندە ئاوادان و بەتایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە قەرەباڵقەیەکی زۆریان پێوە دیارەوە تا توانین بڵێن زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان مسلمانە با ڕێژەیی دیاری نەکەین چونکە بەڵام سیر دەکەی کاتێک کە باس لە چەسپاندنی دادگەری و ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری دەکرێت ئەم ڕێژەیە زۆر زۆر کەم دەبێتەوە ئەمە تا چەندە ئەمە دەگەیەنێت کە ئەو خەڵکی کە لە مزگەوتە کە ئەهلی نوێژ و جمعە و جەماعەتە لە پەیامەکانی کۆچ لە حکمەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەو جیهادانی کە کردوویەتی جیهادی مەدەنی جیهادی چەک تێنەگەشتووە ڕاست خۆی بەڕاستی ئێمە شۆک و تاکی مسلمان لەم کۆمەڵگەی خۆماندا بەدەر نین لەو خاڵانەی کە دێتە ناو کۆمەلگاکەمانەوە نەشیاون بنمونە خاڵی شیعاربازی لە 30 ساڵی حکومڕانی پێشوەختەی ئێمەدا بەڕاستی یەکێک لەو شتانەی کە ئیشیت لەسەر کراوە شیعاربازی بووە خەڵک تەنها بە لەفزی شتەکانی جێبەجێ کردووە بە عەمەلی زۆر لێوە دوور بووە تاکی مسلمانیش نەیتوانیوە یعنی نەچێتە ژێر
سێبەری ئەوە نەیتوانێت خۆی لە لافا و زیانمەندەکانی ئەو شیعربازیە ڕزگار بکات. جاری وایە بێزەبەتەوەی جەناب و زۆر ڕاستە ئێمە مزگەوتەکانمان چۆڵە بەڵام لە فەیسبوک دەیان کەسمان هەیە سەدان کەسمان هەیە زاران کەسمان هەیە کە دیفاع لە مزگەوتەکە یعنی لیمە تەقولون ما لا تەفعلون پێویستە ئێمە بزانین بەڕاستی چیەکەین. کاک جەلالیەک گرفتی گەورەی ئێمە ئەویش ئەوەیە تەوەکولمان بەخوای گەورە زۆر لاوازە یعنی بەڕاستی بەداخەوە ئێمە لە بریەوەی پشت بەخوا بەسین هەندێک لە مسلمانانمان ئەگەر گلەیەکش ڕوو بەڕووی خۆمان بکەینەوە لە بریەوەی پشت بەخوا بەسین لە تەواوی کایەکانی ژیانە پشتمان لەخوا کردووە یعنی پێمان وایە ڕزقمان پێمان وایە هەڵسوکەوتمان پێمان وایە ماڵمان پێمان وایە تەواوی ئەو شتانە ئەگەر ڕووبەڕووی کەسێک ببیتەوە لە وڵاتە لە تۆ زلهێسترە گەورەترە بەدەسەڵاتترە توانای ئابووری و اقتصادی و هێزی زیاترە پێت وایە هەمووی لە دەسەچێ بەڕاستی ئەمە وان نییە بەڵام ئێمە لەوە ئیشکالی گەورەمان هەیە کە تەوەکولمان بەخوا لاواز بوو بەڕاستی ئەگەر دیقەت سەیرێکی مێژووی مسلمانان بکەی کاتێک ئینسان تەوەکولی ڕاستەقینەی بەخوا هەبووە سەیری بکە یعنی خوای گەورە تەیرێکی مسەخەر کردووە بەوەی بەر ببارێنێ لە پێناو پاراستنی مرۆڤە ساخەکانە خوای گەورە بەڕاستی ڕووبارێکی شەق کردووە بۆەوەی مرۆڤێک تایە پەڕێتەوە کە تەوەکولی ڕاستەقینەی بەخوا هەیە خوای گەورە دیلێکەکە بە پادشایە بۆ مرۆڤێک یعنی مرۆڤێک لە دیلیەوە ئەک بە پادشا و بە مەلیکی وڵاتێ لە کاتێکا چونکە لە ناوەخنی خۆیان ئەم مرۆڤە پشتی ڕاستەقینەی بەخوا بەستووە یعنی ئەگەر تەماشا بکەی بەڕاستی ئێمە ئیشکالێتەکەش لە لای خۆمانەوە هەیە چونکە نەمانتوانی ڕوبەڕووی ڕاستەقینەی ئەو زڵم و جەورە بینەوە کە لە چواردەورمانە هەیە نەمانتوانیوە بەڕاستی قسەیەکی حەق بین نەمانتوانێت زمانێکی حەق بین نەمانتوانیوە قەڵەمێکی حەق بین لە ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو تاڵی و ئەو خراپانەی کە خەڵکانێکن بەڕاستی بەهشتی کوردستانی کردووە بە دۆزەق بۆ خەڵک. زۆر باشە مامۆستا دیارە کۆچ لە کاتێکتا بوو کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەگەڵ هاوڵەکانی لەژێر چەپۆکی ستەمکاریەکانی ئەبوو جەهل و تاقمەکەیدا بوون. ئەمە چا پەیامێکی تایە بۆ خەڵکی ستەم لێکراوی خۆمان ئێستا؟ بەڕاستی خەڵکی ستەم لێکراو ئەگەر ئاوڕ بداتەوە لە کۆچ شت زۆر فێرە بێ یعنی ئەگەر دیقەت دەی ئێمە یەک تۆست لە کاتێکی کەما خۆمان بخەینە شوێنی ئەبوبەکر لە ڕووی مامەڵە و لە ڕووی ئەو بارودۆخ و زروفە و هاولێک چوونێکەیە لە ژیانی ئێمە و لە ژیانی ئەواندا چونکە بەڕاستی ئێمەش ستەم لە چواردەورمانایە زڵم لە چواردەورمانایە لە کاتێکا بەڕاستی ئێمە خۆمانمان لێ بێدەنگ کردو. ئیمامی ئەبوبەکر یەکێک بوو لە تاجیرە گەورەکان یەکێک بوو لە دەوڵەمەنە گەورەکانی ناومەکە بەڵام کە هات کاتێ ڕوبەڕووی ئەوە بووە کە دژایەتی ستەمکار بکە کاتێ ڕوبەڕووی ئەوە بووە کە لەگەڵ زاڵما مجادلە بکە محارەبە بکە دەستبەرداری تەواوی سەروەت و سامان و ماڵەکەی بوو بەداخەوە ئێمە پێمان وایە لەژێر ئەم ئاسمانە گەورە ڕزقی ئێمە بەدەست حیزبێکە ڕزقی ئێمە بەدەست لایەنێکە ڕزقی ئێمە بەدەست شخصێکە لە ترسی موچەکەمان لە ترسی حاڵ و گوزەران و ژیانی شخصێتی خۆمان ئامادەنی قسەیەکی حەق بکەین یعنی کوفرێکی گەورەی ئێمە ئەگەر بین خۆمان بەراورد بەو پیاوە گەورانەی ناو مێژووی مسلمانانەوە بکەین. ئیمامی ئەبوبەکر کاتی ڕێ ئەکرد لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری کەمانە چۆن پارێزگاریان لە پەیامی گەورەی ئیسلام کردووە کاتێک لەم دیوە بوو کاتێک لەم دیوە کاتێ لە پێشوە کاتێ لە دوایەوە ئەویت ئەی پێغەمبەر نەکوو شتێک لە ناکاوە هجوم کاتە سەر تۆ دوای ئیسلامەکە لە ناوە چێ دوای ئێمە لەوانەیە وەکو تۆمان پێ نەکرێ یعنی ئەگەر ئینسان بەو لێ پرساوێتێ بەو خەمخۆریە بە وەستکردن بە بەرپرسیارەتێ بەڕاستی مامەڵە بکە دۆخمان ناگای بە دۆخی ئەمڕۆ ئێمە بەڕاستی ناتوانین کردار و ڕەفتارەکانی ئیمامی ئەبوبەکر بێنین لە ژیانی خۆمان جێبەجێ بکەین بە پێی پێویست. مامۆستا ئەهلی مەککای تاقمەکەی ئەبوو جەهل و دەوروبەرەکەی لەو پەڕی دەسەڵاتە بوون لە کاتێکا پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێت بە حکمەتەکانی ئەم کۆچە توانی دوجار دەوڵەتێکی مەدەنی دابمەزرێند و بینیمان 2000 چۆن گەڕایەوە ناو مەکەش ئەمە لەو پەڕی دەسەڵاتی کافرانی ناو مەکە چە پەیامێک دەدا بە دەسەڵاتدارانی ئێستا کە لەو پەڕی دەسەڵاتدان وەستەم دەکەن؟ بێگومان کاتێککە ئەوانەی کە دژایەتی پێغەمبەریانە کرد صلی الله علیه وسلم لە ناو مەکا بوون دەسەڵاتیان زۆر لەمانە زیاتر بوو یعنی ناوەندێکیان نەبوو پێ و دەرا دارولنەدووە هەموو گەورە پیاوان و ئەوانەی اقتصادێکی زۆریان نەبوو هێزێکی زۆریان نەبوو خاوەنی شەڕکەری باش بوون هەمویان لەوێ کۆبوونەوە دژایەتی تاکە شخصێکیانە کرد کە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم نە هێزێکی وایە بوو نە چەکێکی وایە بوو نە توانایەکی وایە بوو. ئەمە لێرە داوانەی گەورەمان پێڵێ لەوەی کە هەرچەنە بەدەسەڵات بی هەرچەنە گەورە بی لەسەر ناحەقی بژیت بە زوڵم بژیت بە خراپە بژیت بەبێ بە ئاڵنگاری گەورە لەسەر
ژیانی خەڵکی بەڕاستی لە کۆتاییە هەر کۆتایی پێدێ جا باشترین هەل ئەوەی ئینسانەکان پێش ئەوەی مەسەلەن بە زۆر بدرێ بە سەریانە لە ناو ببرێن خۆیان تەسلیمی واقعێکی حەقیقی بن و وەرنەوە سەر تەریقە ڕێگە ڕاستەکەن ئەگەر دیقەت دەی کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچیە کرد بۆ مەدینە لە ڕێگەدا یەکێک لە نەیارانی هاتە سەر ڕێگەکەیان ویستی تیرێک بنێ بە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم یعنی ئەسپەکەی ڕێگەی نەئەدا خوای گەورە ئەمە یەکێکە لە موعجیزە گەورەکانی هیجرەت خوای گەورە ڕێگەی بە لە ڕێگەی ئەسپەکەیەوە ئاگاداری کردەوە کە ئەمە نێدراوی منە و من پشتیوانیەکەم کەس ناتوانێت مەسەلەن لە ناوی بە ئەم پەیامە پەیامێکی گەورەیە نەبەسراوە بە تاقە ئینسانێکە و بە شخصێکەوە بەڵکو خوا لە ئاسمان پشتگیریەکە بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە هەمومان بەم نەمەتە بەم شێوازە بەم بیرکردنەوە ئاین ئالۆدەی خۆمان بکەین تێکەڵی خۆمانی بکەین بەم شێوە مامەڵە ناکەین کە ئێستا لە واقعی خۆمانە ئەیبینی یعنی بەداخەوە کاتێک کەسایەتێکی مسلمان لە گۆڕەپانەکە حەقی ئێمە پشتیوانی بکەین بەداخەوە کاتێک کەسێکی دەستپاک کەسێکی داوێن پاک کەسێک کە ڕابردوویەکی جوانیە کەسێک کە دەستی لە بینی خەڵکانیە بەڕاستی ئێمە بێ پشتیوانی بکەین بە ڕاشکایی بە ڕازگۆیی بە بێترس بە دلێرانە بە دەنگی حەق بەهانایەوە بچین و سەری بخەین بۆ ئەوەی خەڵک لەم مەینەتیانە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابی بووە ماڵ و مناڵەکەی جێهێڵاوە یعنی ئەبوو جەهل جوابی بۆ ناردووە کە مناڵەکانی لێرە ئەکوژێ تعداکە لە خێزانەکەی ئەگەر نەگەڕێتەوە لە مەدینە نەگەڕاوەتەوە لە پێناو بەرگریکردن لە مەبدەئی خۆی لە پێناو بەرگریکردن لە بیر و باوەڕێکی دروست و حەقیقەت و ڕاست بەداخەوە ئێمە ئێستا لە کایەکە ئاژین لە واقعێکە ئاژین لە ژیانێکە ئاژین خەڵکەکە نایەت بە ڕاستەقینە پشتگیری خەڵکی ڕاستکە پشتگیری خەڵکی باشکە بۆی سەر بکەوێت بۆی پەیامێکی ڕاستەقینە بێتە ناو کۆمەلگاکەی خۆمانەوە زۆر باشە دیارە ئێستش خۆ خەڵکانێک هەن ڕخنە لە دەسەڵات دەگرن بەڵام تا چەندە ئەم ڕەخنەگرانە لە دەسەڵات پێویستیان بەوەی هەیە کە ناخی خۆیان بەرامبەر بەوەی کە بەڕاستی ئەمە دەسەڵاتێکە ستەمکارەوە دەبێت کۆتایی پێبێت یا دەبێت ئیسلاح بکرێت ناخی خۆیان پاک بکەنەوە واتە ئەوەی کە لە سەردەمی پێش کۆچدا هەبوو مسلمانێک کە ئێستا زۆر جار ڕۆشنبیرەکانی ئەمڕۆ بە دواکەوتیان دەزانن لە نەزانیەوە هاتنە سەر و مەبدەئی کە نەهەڕەشە نائیمتیاز بە هیچ شوازێک کۆڵیان نەدەدا ئێمە دەبێت ئێستا ئەم خەڵکەمان چۆن باربێنین چۆن وشیاریان بکەینەوە چۆن پاکیان بکەینەوە لەوەی کە ببنە خاوەنی مەبدەئی خۆیان پێش هەموو شتێ ئەوەی کە گرنگە خەڵک بەڕاستی هەست بە بەرپرسیارەتی خۆی بکە لەوەی کە هاتوۆتە ئەم ژیانەوە بە تەنها بەرپرس نییە لەوەی کە ژیانی خۆی چۆن بێ جاری وا هەیە خوای گەورە لە ڕێگەی کەسەکانی بەرامبەرەوە تۆ تاقیەکاتەوە یعنی کاتێ بێدەنگی تۆ ئەبێ بە هۆکاری لە ناوبردنی ژیانی من کاتێک کە سکوتی تۆ ئەبێت بەوەی کە من ئاواتەکانم بە دینەیە کە من دوا بکەوم کە من لە برسا بمرم بەڕاستی تاوانێکی گەورە کردووە بۆیە گرنگە بەڕاستی خەڵک لە سەحابی ئاساکان و لە هەوڵانی پێغەمبەرانەوە صلی الله علیه وسلم فێر بن کە دەنگی دلێر بن هەمیشە لە بەرەی زوڵم واز بێنن یعنی جاری وایە بێدەنگی ئەبێتە پشتگیریەکی گەورە بۆ زوڵمکردن بۆ ستەمکردن پێویستە خەڵک لەوە وشیار بێتەوە لەوە بە ئاگا بێتەوە کە دین داوای لێکا بیر و باوەڕ داوای لێکا لەوەی کە دژی زوڵم بۆستێتەوە بەڕاستی یعنی یەکێک لەو ناخۆشیانەی کە ئێمەی تێکەوتووە هۆکاری بێدەنگی خەڵکە ئەویش ئەگەڕێتەوە بۆ نەبوونی بەرپرسیارەتی لە ناوەخنی خۆیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەمخۆری ڕاستەقینەی دینەکەی خۆی نییە هی مەبدەئەکەی نییە ئەگینا لە سەرەتای دروستبوونی ئیسلامەوە لە هەڵهاتنی خۆری ئیسلامەوە یەکەم تیشکی داواکاری ڕوبەڕووبوونەوەی ستەم و ستەمکاری بووە بە تەواوی ژیانی پێغەمبەران سیر بکە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لەگەڵ خەلیفەکانە ڕوبەڕووبوونەوە بووە لەگەڵ ستەم و نادادپەروەری ئەگەر دیقەت دەی موسا کاتێک لەگەڵ فیرعەون نابوو خۆ هیچ ئیشکالێکی بۆ ژیانی خۆی نەبووە توانین ژیانی خۆی دابین بکە بەڵام ڕوبەڕووی کەسێک بووە کە گەورەترین هێزیە بوو کە ئەیوت من خوای سەرزەویم بەو شێوە گفتاریە کرد ڕەفتاریە کرد بەڵام موسا هات خۆی ڕوبەڕوو بوویەوە لە پێناو بەتەنها ژیانی خۆیان نا بەڵکو لە پێناو ژیانی تەواوی ئەو کەسانی کە لە ژێر دەستی ئەوە ببوون بە کۆیلە ببوون بەو کەسانەی کە وەکو مرۆڤ سیر ناکران زۆر باشە مامۆستا ئەکبەر غەریب نووسەر لە هێزری ئیسلامی سپاس بۆ زانیاریەکان میرانی عزیز بڕگۆ بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان بەم شێوازە پێشکەشکردن لە کەم و کورتیمان ببورن سپاستانەکەین کە تام ساتە بینەرمان بوون سپاس بۆ هاوکاران لە پشتی کامێرە کۆنتڕۆڵ تا ڕۆژێکی نوێ و دەستپێکی هەفتەی داهاتوو دێمەوە خزمەتان ماڵتاناوە